بەڵێ هەر لە هەولێر لەگەڵتان بەردەوام دەبم. ئەمڕۆ دیداری عەرەبی بۆ هەلی ڕاهێنان و داهێنان بەڕێوە دەچێت کە شەشەمین فەستیڤاڵی تەکنۆلۆژیاش زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێوەی دەبات. ژمارەی زانکۆی عەرەبیش لەم دیدارەدا بەشدارن. لەگەڵ بەڕێز دکتۆر کەیهان زرار ڕاگری کۆلێژی تەکنۆلۆژی لە زانکۆی سەلاحەدین قسە دەکەم لەسەر بابەتە. دکتۆرم کاتت باش، ئەم دیدارە چۆن بەڕێوە دەچێت؟ ئامانج لە ڕێکخستنی دیدارەکە چیە تا چەندە هەل بۆ گەنجان و خوێندکاران دەڕەخسێنێت؟ زۆر سپاس. ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر میوانداری 29مین دیداری عەرەبی بۆ ئاڵوگۆڕی هەلی ڕاهێنان لە ئەستۆ دەگرێت. لەم دیدارەدا نزیکەی 70 نوێنەری زانکۆکانی وڵاتی عەرەبی بەشدارن تێیدا و هەروەها لە زانکۆکانی کوردستانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی سەلاحەدین و زانکۆی هەولێری پزیشکی و ئەمانە تێدا بەشدارن بۆ ئەوەی بۆ هاندانی ئەم زانکۆوانەی کەوا تێدا بەشدارن، بۆ هاندانیان کە هاندانی قوتابیەکانن بۆی بەشدار بن لە دابینکردنی هەلی ڕاهێنان لەم زانکۆوانێکەوە ئەندامن لە یەکێتی زانکۆکانی عەرەبی و ئەوەی کەوا ئێستا نزیکەی 70 نوێنەری ئەم زانکۆ عەرەبیەکان تێدا بەشدارن ئەمڕۆ لەم دیداری عەرەبیە و ئەم دیداری عەرەبیەش هەر لە کار دەکات لەژێر چەتری یەکێتی زانکۆکانی عەرەبی و لەژێر چەتری زانکۆکانی عەرەبی واروە ئەنجومەنی عەرەبی بۆ ڕاهێنان و هەروەها داهێنانی قوتابیان. بەڵێ دکتۆر، ئەم لینکە کە لە نێوان زانکۆی وڵاتانی عەرەبی و زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە تا چەندە دەتوانێت کاریگەر بێت لەسەر گۆڕینەوەی بیرروڕا و ئاڵوگەڕکردنی و زانیاریانەی کە هەیە؟ ئایا ئەم فەستیڤاڵە یام دیدارە تەنیا لە کوردستان بەڕێوە دەچێت یا لە وڵاتانی عەرەبیش بە هەمان شێوە بەڕێوە دەچێت و زانکۆکانی هەرێمی کوردستانیش بەشدار دەبن تیایدا؟ بەدڵنیاییەوە ئەمە کاریگەریشی زۆر باشی هەیە بۆی کەوە ئەمەش دەبێتەوە هۆی ئەوەی کەوە قوتابیانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشداری بکەن لە هەڵی ڕاهێنان لە وڵاتانی عەرەبی و بە خۆشحاڵیەوە ئێمە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە ساڵی 2015 ئەندامین لە یەکێتی زانکۆکانی عەرەبی و کۆمەڵێک قوتابی ئێمە چوونەتە وڵاتانی عەرەبی بۆ نمونە لە وڵاتی فەڵەستین، لە وڵاتی میسر و هەروە قوتابیانی ئەم وڵاتانەش هاتوونەتە لای زانکۆی پۆلیتەکنیک لێرە ڕاهێنانیان ئەنجام داوە. ئەمەش بەدڵنیاییەوە دەبێتە هۆی برەودانی توانای زانستی و ئەکادمی قوتابیەکان و هەروەها بێجگەلەوەش دەبێتە هۆی ئەوەی دۆزینەوەی بەهرە شاراوەکانی قوتابیان و وەگەڕخستنی ئەو تواناییکەوە لە 4 ساڵی زانکۆدا وەریان گرتووە، لە ژیانی ئەکادمی وەریان گرتووە بۆی کەوا بتوانن سوودی لێبن لە بازاری کاردا. و هاوتەری لەگەڵ ئەم دیدارەدا ئێمە لە کۆلێژی تەکنۆلۆژی فستیڤاڵی ساڵانەی لە بواری تەکنۆلۆژیا و داهێنانی نوێگەری ئەنجام دەدەین و لەم فستیڤاڵەدا نزیکەی 36 پرۆژە قوتابیان بە 36 پرۆژە بەشداریان کردووە و هەروە نزیکەی 20 کۆمپانیا لەم فستیڤاڵە بەشدارن. بۆ ئەوە ئەمەش وەکو ئاماژەم پێکرد دەبێتە هۆی ئەوەی کەوا برەودان بە توانای قوتابیانی زانکۆمان و هەروەها بتوانیکەوە ئەو بەهرە و توانا و ئەوانەی کە هەیەە بتوانین پێیاندا بدۆزینەوە. بۆیە ئێمە لێرەوە کۆمپانیەکانیشمان بەشدار کردو بۆی کەوا توانای قوتابیەکانمان پێشانی ئەم کۆمپانیانە بدەین و بتوانین کەوا کارامەیەکانیان ئەو کارەمانی کە وەریان گرتووە لە 4 ساڵی زانکۆ بتوانن سوودی لێبینن و لە بازاری کاردا سوودی لێبینن. باڵێ دکتۆر کەیهانوەکو لە ناونیشانی دیدارەکەشدا هاتووە ئەمە هەڵسەنگاندن بۆ توانای قوتابیان و خوێندکارانی زانکۆکانی هەرێمی کوردستان دەکرێت کە 70 زانکۆ لە 10 وڵاتی عەرەبی و ئێستا لەم دیدارەدا بەشدارن. ئەکرێت بڵێن کە ئاست و توانای قوتابیان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چەندە توانراوە لەو ئاستە پێویستەدا و لە چاوەڕوانیدا بێت کە بتوان بەشداری لە دیدارێکی وا ڕاهێنان و خولە جیاوازەکانیشتا بکەن؟ عەفوان پرسیارەکەت ئەگەر بەڵاماژم بۆ کرد کە وەکو لە ناونیشانی دیدارەکەشتاندا هاتووە ئەمە بۆ دەرخستنی توانای قوتابیان و بەرزکردنەوەی ئاستی قوتابیانی هەرێمی کوردستانیش ئایا لە نێوان 70 وڵاتی عەرەبی و 70 زانکۆ لە 10 وڵاتی عەرەبی
ئاستی قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان لە زانکۆی پۆلیتەکنیک بە تایبەتی لە چۆن دەبینن لە ئاستی چاوەڕوانیەکاندا هەن بۆ بەشداریکردن لە دیداری گەورەتر؟ زانکۆی طبعا ئەم دیدارە ساڵانە لە وڵاتێکدا ئەنجام دەدرێت. ساڵی پار لە وڵاتی مەغرب ئەنجام بدرا، ئەم ساڵ لە زانکۆی پۆلیتەکنیک و لە کوردستان ئەنجام دەدرێت و ئاستی قوتابیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕاستی ئاستێکی بەرزیان هەیە و ئەم قوتابیانە ئێمە کە فیدباکمان وەرگرتووە لەو زانکۆیانێک کە چوونە هەڵی ڕاهێنانیان ئەنجام داوە، فیدباکی زۆر باشمان وەرگرتو لەسەر قوتابیەکانی خۆمان و هەروەها ئەو قوتابیانێکەوە هاتوونە، ئەو قوتابیانێکەوە لە وڵاتانی عەرەبی هاتوون لە زانکۆی پۆلیتەکنیک ئێمە کە میوانداریمان کردوونە بە هەمان شێوە ئێمە لێرە هەموو شتێکمان بۆ دابین کردوونەوە و هەروەها ئەم لەلایەنی دابینکردنی ینی ئەنجامدانی ڕاهێنان لە تاقیگەکان و لەم بابەتانە ئێمە بە هەموو شێوەیەک پشتگیریمان کردوونە و قوتابیانی زانکۆی پۆلیتەکنیک یەکێک لە ئامانجەکانی ئەم زانکۆیە دروستکردنی کادری وەسەتیە، کادری پیشەییە بۆ ناو بازاری کاری کوردستان و ئێمە بە خۆشحاڵیەوە ساڵانە کۆمەڵێک قوتابی زۆر بەتوانە لەم زانکۆیە دەرەچێ و لە بازاری کار بە ئاسانی کاریان دەسەکەوێت و بە هەمان شێوەکو ئاماژەشم پێکرد قوتابیانی ئەم زانکۆ عەرەبیانش دێن لای ئێمە هەڵی ڕاهێنان ئەنجام دەدەن. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر کەیهان زرار ڕاگەری کۆلێژی تەکنۆلۆژی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لەگەڵمان بووی. زۆر سپاس.